ئەمە. اقرأ باسم ربك الذي خلق. سڵاتان لەبێت دکتۆر ئاراس برادۆستیم لە بەرنامەیەکی نوێی دکتۆر ئاراس لەگەڵتانم، بەڵام ئەم جارەیان لە شوێنێکی تەواو جیاواز. ئێرە کەعبەی پیرۆزە، قیبلەی موسڵمانان. ڕەنگە پرسن دکتۆر ئاراس و بەرنامەی تەندروستی چ پەیوەندیەکیان بە مەککە و مەدینەوە هەیە؟ بەڕێزان بە پێ ڕێکخراوی تەندروستی جیهانی بێت، پێناسەی تەندروستی بریتیە لە physical, mental, social well-being، واتە باشبوونی جەستەیی، باشبوونی دەرونی عەقلی ڕۆحی لەگەڵ باشبوونی کۆمەڵایەتی. ئەمە بەشێکی گرنگە لە تەندروستی تاک، بەشێکی گرنگە لە تەندروستی تاکی موسڵمان، تەندروستی دەروندروستی لایەنی کۆمەڵایەتی هەمووی لێرە کۆبوونێتەوە، لەبەرەوە گرنگە جارێ دەچینە مەدینە، لەوێ هەم کۆمەڵێک ئەرکی ئاینی گرنگن، هەم کۆمەڵێک شوێن و شوێنەواری ئاینی پیرۆز و گرنگن. بسم الله الرحمن الرحيم وتقبلها. ئەم ڕێڕەوە ڕێڕەوی کۆچی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێت. ئەو باخچەی کە ئێستا خەریکی نۆژەنکردنەوەین، ئەو باخچەیە کە تێیدا خەڵکی مەدینە چاوەڕێی پێغەمبەریان دەکرد درودی خوای لێبێت لەژێر سێبەری درەختەکانیدا. کە پێغەمبەر گەشتە ئێرە لەوێ پشوویەکی وەرگرت لەژێر سێبەری ئەو درەختانەدا. دوایی بەم ڕێڕەوەدا هاتن بەرەو ئێرە، ئەو مزگەوتەی لە پشت مندا دەیبینن مزگەوتی قوبایە. ئەو شوێنەیە کە خوشترەکەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت تایدا دانیشت و دوای دانیشتنی بڕیاردرا کە ئێرە بکرێتە مزگەوت. یەکەم مزگەوت لە مێژووی موسڵماناندا کە بوو بە قوتابخانەی دروستکردنی موسڵمانان ئەم مزگەوتەیە. ئەم ڕێڕەوەتان زانی، ئەمە ڕێڕەوی کۆچ بوو، باخچەکەتان بینی. ئەم ڕێڕەوە جادەی قوبایە، شەقامی قوبا. ئەم ڕێڕەوە تا ئەوسەر دەگاتە مزگەوتی پێغەمبەر. ئەم شوێنانە گرنگن.
ئێستا زانیتان کە مزگەوتی قوبا یەکەم مزگەوت کە دروست کرابێت لە مێژووی ئیسلام و مسلماناندا کامە بوو بەڵام مزگەوتێکی دیکە هەیە کە مزگەوتی خودی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێت ئەم مزگەوتەش بە هەمان شێوە باخێکی یەکجار گەورەی هەیە دووەم پیرۆزترین شوێنە لە مەکە و مەدینە لە نێو مزگەوتی پێغەمبەردا درودی خوای لەسەر بێت بێگومان قەرەباڵخێکی زۆر هەیە چکە شوێنێکی گەورەیە و بۆ مسلمانان زۆر پیرۆزە ڕنگ و زمان و نەتەوە و خەڵکی جیاواز لەوێ دەبینی اینجا کوردی خۆشمان هەر پڕیەتی و بەشێکیشیان بە جلوبەرگی جوانی کوردیەوە هاتووینەتە سەر گۆڕی پیرۆزی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ئەم قڕباڵغی لێرە دەیبینن ئەو کەسانن کە سەردانکەرانی گۆڕی پیرۆزی ئەو لەگەڵم بۆ ئەو کەسانەی کە نەخۆشیەکی کۆندامی هەناسەیان هەیە کە نەخۆشیەکی درێژخایانیان هەیە کە تەمەنێکی زۆریان هەیە کە بۆ نمونە ڕەبۆیان هەیە ئەم شوێنە سەردانکردنی گۆڕی پیرۆزی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت خنکێنەرە زۆر قەرەباڵخە شوێنەکەش زۆر بچووک و تەسکە و خەڵکێکی زۆری لێ خوانەکە لەوێ شتێک ڕووبدا کەس ناتوانێت فریادکەوێ چکە خەڵکێکی زۆر ئاوهادێت و بە یەک ئاراستە دەڕوات بە ئاراستەی پێچوانە ناگەڕێتەوە لەبەرەوە دەبێت حسابی ئەوەت کردبێ پێش ئەوی بیتە ئێرە دڵنیا بیتەوەلەوەی کە لە ڕووی تەندروستیەوە ئامادەی بۆی بێتە شوێنێکی وا قەرەباڵغی وا خنکاو لە ڕووی هەواییەوە وا خنکاو لە ڕووی بوونی ئۆکسجینەوە بوونی هەوایەکی پاکەوە لەوێ دەبێت دڵنیا بیتەوەلەوە ئەگینا لە ڕوو ئاینەکە لەگەڵ تام شوێنێکی یەکجار پیرۆزە و بۆ موسڵمان زۆر گرنگە هەستێکی زۆر تایبەتی هەیە کاتێک سەردانی ئەو شوێنێ دەکەی کاتێک دەبینی کە گۆڕی پیرۆزی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لەگەڵ هەردوو هاوڵانی ئەبوو بەکری سدیق لەگەڵ عومەری کوڕی خەتاب لەوەیە ئەم بەرنامەیە تەندروستیە ئاینی نییە
پەیامەکانیشی تەندروستین ئاینی نین لەبەرەوە ڕیزبەندیەکە لە بەرنامەکە بەپێی ڕیزبەندی ئەرکە ئیسلامی و ئاینەکە دانەندراوە بەپێی بایەخی پەیامەکە دانراوە لە هەر شوێنێک پەیامێکی تەندروستی تێدا بوو وەریگرە بیر لە ڕیزبەندی مەکەرەوە خلي شوية شوية اوكي خلي شوية استراحة شوية خلي خليك حاجي خليك شوية استريح يا الله ئەو پیاوەتان بینی کە کەوت تەمەنی هەیە نەخۆشی هەیە لە کاتێکی درەنگ هاتۆ بۆ ئەمڕۆ ئەگەر بۆی ڕێک بکەوتایە گوزەرانی ژیانی ڕێی بدابایە زووتر بە هاتایە باشتر بوو بە تەندروستێکی باشترەوە سەلامات ئینشاءڵڵا ئێرە بێگومان بینیتان ئەگەر لە تەمەنێکی درەنگەوە بیت و کێشەی تەندروستی هەبن نەخۆشیت هەبن ڕەنگە وەکو ئەم کەسە تووشی هەندێک حاڵەتی وا ببی کە زەحمەتە ئاسان نییە بەڕاستی باشە ئێرە مزگەوتی ذل حلێفەیە لێرە خەڵکی ئیحرام دەبەستن نیەت دەهێنن شوێنی تایبەتی خۆشۆردن هەیە لەولا خەڵک لەوێ خۆیان دەشۆن دوای ئەوە جلوبەرگ لەبەر دەکەن جلوبەرگی ئیحرام ئاوا وەکو من دوای ئەوە نیەت دەهێنن دوور کەعاتی نوێژ دەکەن و بەڕێ دەکەون بەڵام زۆر زۆر گرنگە تۆ بۆ پاراستنی تەندروستی خۆت لە هۆتێل لە هۆتێلەکەت لەوێ خۆت بشۆ لەوێ ئیحرام ببەستە کە دەیتە ئێرە تەنیا دوور کەعات نوێژ دەکەیت و نیەت دەهێنی و بەڕێ دەکەوی دیسان لە بیریت بێت کە ڕاستە ئەمە ئەرکێکی ئاینیە و پاراستنیە و ئەرکە ئاینیە جێبەجێکردنیە وەرکە ئاینیە جگە لە پاداشتە ئاینێکە کە خۆت بیری دەکەیتەوە سوودێکی زۆری ڕۆحی هەیە کە لە کۆتاییدا سوود بەلانی تەندروستی و دەروندروستی دەگەیەنێ بەڵام پاراستنی تەندروستی خۆشت لێرە زۆر زۆر گرنگە خەڵکێکی زۆر دەچێتەنێ ئەو تەوالێت و ئەو حەمامانە بۆ خۆشۆردن و بۆ کاری دیکە بۆ بەجێگەیاندنی کاری پێویست بەڵام دەبێت لە بیرت بێت کە لە ڕوە تەندروستیەکە هۆتێلەکەی خۆت ژوورەکەی خۆت پاکترە نەک ئەو شوێنێکە دەیان و سەدان خەڵک ڕۆژانە سەردانی دەکەن و خۆیانی تێدا دەشۆن هەرچەندە پاکش بکرێتەوە تۆ ئەو ڕسکە مەکە باشە ئەو مەترسێ مەخەرە سەر خۆت تەواو ئاگات لە تەندروستیت بێت بسم الله الرحمن الرحيم رحمة الله وملائكته وتقبلها مني الله لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لبيك لا شريك لك لبيك إن الحمد کە لەوێ دەرچوون بەڕێکەوتین بەرەو مەککە لە نێوانی مەدینە و مەککەدا ئەگەر بە پاس ڕۆشتی یا بە ئۆتۆمبیل هەوڵدا زۆرترین چاوت لەسەر دەوروبەر بێ سروشت ببینە ئەو دەوروبەرە ببینە ئەگەر بە ڕێگەیەکی دیکە ڕۆشتی و کە نەتوانی سروشت ببینی ئەو کاتە تۆ سەرقاڵی جێبەجێکردنی زیکر و ئەرکە ئاینەکانی خۆتی دەڕۆینە خوارەوە بەرەو کوێ بەرەو کەعبەی پیرۆز
ئامادەن؟ ئەگەر ئامادەن دەچینە ژوورەوە. با بڕۆین. اقرأ باسم ربك الذي خلق. پێش ئەوەی بچی دەست بە تەوافکەی دەبێت شانی ڕاستت دەرخەی. ئەمە بۆ پیاوان. گەرمای مەککە و مەدینە گەرمایەکی زۆر نائاساییە. لەبەرەوە تۆ کوردێکی موسڵمانی لە هەر وڵاتێک دەژیت، لە کوردستانی گەورە یا لە هەر وڵاتێکی دیکەی دەرەوە، دەبێت حسابی ئەوە بکەی خۆت ئامادەکەی بۆ ئەو کەش و هەوا گەرمە. کەش و هەوا لێرە زۆر گەرمە. ئەو جلوبەرگەی کە ئەمان هەیەانە پەیوەندیەکی مێژوویی بە کەش و هەوای ئێرەوە هەیە. بۆ کەسانەی کە تەمەنیان هەیە یان کێشەیەکی تەندروستی بە تایبەتی کێشەی کۆئەندامی هەناسەیان هەیە، زۆر گرنگە لێرە ماسکت پێبێت، ماسک دەتپارێزێت بە تایبەتی بۆ کەسانی تەمەن گەورە بۆ کەسانی کە نەخۆشیێکی کۆئەندامی هەناسەیان هەیە، هیچ مەجاڵی تێدا نییە، دەبێت ماسکت پێبێت. قەرەباڵغێکی زۆر هەیە نەخۆشیە گوازراوەکان لە ڕێگەی کۆئەندامی هەناسە لێرە زۆر بە ئاسانی دەگوازرێنەوە. یا ئەگەر خۆت نەخۆشیەکەت هەیە، حاڵەتێکت هەیە، ئینفلۆنزایەکت هەیە، هەڵامەتێکت هەیە، ماسک ببەستە بۆ ئەوی تۆ نەیگوازیتەوە بۆ خەڵکی دیکە. ئاوها خۆ دەپارێزی و دەوروبەرەکەشت دەپارێزی بە ماسکەوە، زۆر گرنگە. ئەم تۆ لێرە حەوت جار بە دەوری کەعبەدا دەسوڕێیتەوە. ئەم حەوت جارە جوڵەیە، وەرزشە، دەبێت پێشتر خۆتت بۆ ئامادەکردی بێت. دەبێت تۆ لەو کەسانە بیت کە ڕۆژانە جوڵەت هەیە، وەرزشت هەیە، ڕۆشتن بە پێت هەیە. ئەگەر وابی لەو کەسانە بی لە ژیانی خۆت ئەمە بوو بێتە ڕۆتین لە ژیانت، لێرە تووشی زەحمەتی نابی. ئەگینا تووشی زەحمەتی دەبی، بەڵام ئەوەت لەبیر بێت کە ئەمە لە ڕووە تەندروستیەکە ئەم جوڵەیە سوودی زۆری هەیە. ئەمە بکە ڕۆتین لە ژیانی خۆت. ئەمە دیسان جگە لە ئەرکە ئاینیەکە، جگە لە مانە ئاینیە خواییەکە، مانایەکی دیکەی ڕەمزیە، مانای ئەوەیە کە تۆ دەبێت کەسێکی جوڵاوی چالاک بی بەردەوام، نابێت کەسێکی کەم جوڵەی تەمبەڵ بیت. ئەمە ئەوت فێر دەکات.
وسلم. لێرە قەرەباڵغیەکە زۆرە لەبەرەوە هەوڵ مەدە مەترسی بخەیتە سەرژیانی خۆت و بە تایبەتی بۆ کەسانی کە تەمەنیان گەورەیە نەخۆشیێکی درێژخایانیان هەیە یانیش بە تایبەت نەخۆشیێکی کۆندامی هێناسەیان هەیە مەترسی لەسەر خۆ دروست مەکە ئیلا دەبێت نزیک بمەوە لە بەردەڕەشەکە و بکەوێ ناو قەرەباڵغێکی زۆر تووشی هەناسە تەنگیت لێرە کە دەگەیت ئێرە لە دوورەوەش دەتوانی سەلامەکە بکەیت ئاوها سەلامەکەی خۆت دەکەیت و تێدەپەڕی بە شێوەیەکی ئاسایی هەوڵدە لە شوێنێک بیت قەرەباڵغی کەمتر بێ هەوای زیاتری هەبێت بۆ پاراستنی تەندروستی خۆت بۆی بەردەوام بیت ئەوەی کە لێرە وەکو تاکی مسلمانی باوەڕدار سوودی لێوەردەگری سوودە گەورەکە ئاسوودەیە دەرونیەکەیە ئاسوودەیە ڕۆحیەکەیە ئەمە بەشێکی گرنگی تەندروستیە لێبەرە دەبێت سوودی لێوەرگری دووەم شتێکی زۆر گرنگەوانەیەکی جوان فێر دەکا ئێرە فرە ڕەنگیە فرە نەتەوەیی خەڵکێکی زۆر لە وڵاتە جیاوازەکانی دنیا هەرچی مسلمانە لە هەر وڵاتێکی جیاوازی دنیا دێتە ئێرە زمانیان جیاوازە ڕەنگیان جیاوازە بیر و باوەڕیان جیاوازە وڵاتەکانیان جیاوازن بەڵام هەمویان یەک کار ئەنجام دەدەن بە دەوری کەعبەدا دەسوڕێنەوە لێرە هەست بە پشت و پەنایەکی زیاتر دەکەی دیسان ئەمە لە ڕووی دەرونی و تەندروستی عەقلیەوە و لەلایەنە ڕۆحیەکەش لایەنی تەندروستیش شتێکی زۆر باشە أنت التواب الرحيم لەبەر ئێمە دڵمان بەوە خۆشە کە تۆ لێرە دەسوڕێیتەوە جوڵە دەکەی وەرزش دەکەی باشە بەڵام لەگەڵشیدا ئاگاداری ئەوە بە لێرە تۆ پێویست بە ئاوە دەتوانی لە ڕوو ئاینەکەش پرسیومە دەتوانی تەوافەکەت ڕاگری بیبڕی و بڕۆی ئاو بخۆیتەوە لێرە لە هەموو چەند مەترێک جارێک لە هەموو چەند مەترێک شوێنێک گاڵۆنی گەورەی ئاوی زەمزەم دانراوە دەیت لێرە دەتوانی ئاوی زەمزەم بخۆیتەوە بێگومان سەیری ئەمە بکە دیسپۆزەبڵە یەکجار بەکاردێت اینجا لە ڕوو ئاینەکە بێگومان و سونەتە کە دابنیشی بە دانیشتنەوە ئاو بخۆیتەوە دوای ئەوە بخەیتە ئێرە چەندە حەز دەکەی و پێویستە ئاو بخۆرەوە کێشە نییە دوای ئەوە دەچیت بەردەوام دەبی لە تەوافەکەت بەڕێزان کە تەواف دەکەیت بۆ پاراستنی تەندروستی خۆت پێویست ناکە بچێنێ و قەرەباڵغیە زۆرەکە من ئێستا لێرەم ئێرەش هەر کەعبەی پیرۆزە تەوافەکەم دەکەم کەسشم بە دەورەوە نییە وانە هەناسێکی باش هەڵدەمجم بەڵام ئەگەر بڕۆمە نزیک بە تایبەتی بۆ کەسێک کە نەخۆشێکی درێژخایانی هەیە بە تایبەتیش ئەگەر کەسێک نەخۆشێکی کۆندامی هەناسەی هەبێ بێگومان مەترسێکی گەورە لەسەر خۆت دروست دەکەی کاتێک دەتەوێت نزیک بیتەوە لە بەردەڕەشەکە لێرەوە سەلامەکەت بکە ئێرەش کەعبەیە لێرە دەتوانی تەوافەکەت بکەی بەڵام لێرە تەندروستی خۆت دەپارێزی جیاوازەکە ئەمەیە تەندروستی خۆت پارێزە بەوەی بتوانی بەردەوام بی ئەگەر تەمەنێکی زۆر تەیە ئەگەر نەخۆشێکی درێژخایەن تەیە بە تایبەتیش نەخۆشەکانی کۆندامی هەناسە هەوڵ مەدە بچتە نێو قەرەباڵغێ زۆرە هەناسە تەنگ دەبێت
سپاس دەکەم والت زۆر سپاس دەکەم خۆشحاڵم زۆر زۆر سپاس سەلامە لێرە خەڵک هەوڵ بدا دەست لە مەقامەکە بدات باشە ئاوها لە نێویدا شوێن پێی ئیبراهیم پێغەمبەر دانراون کاتێک بانگی خەڵک دەکا بۆ حەج خاڵێکی زۆر گرنگ ئەمەیە ئەم هەموو دەستە ببینە ئەم هەموو دەستە دەبینن ئەم هەموو دەستە دەبینن لە یەک شوێن دەدرێ ڕۆژانە سەدان هەزار دەستی بەردەکەوێت ئێرە و ئەوێش لەبەرەوە لە ڕوە ئاینەکە هەموو پنتێکی ئێرە لە ڕوە ئاینەکە پیرۆزە بەڵام لە ڕووی تەندروستیەوە دەبێت ئاگاداری ئەوە بی ئەم هەموو دەستە کە بە شوێنێک دەکەون هۆکاری گواستنەوەی نەخۆشیە گوازراوەکانن بۆ تۆ لەبەرەوە دەبێت کە لەو شتانەی کە بەردەوام لات بێ ئەگەر هەر سووری لەسەر ئەوەی تۆ دەڵێی نەخێر ئەمە شوێنێکی پیرۆزە تۆ باسی تەندروستی دەکەی گرنگ نییە بەلامەوە مویمەوە من دەست لە شوێنەکە دەدەم هیچ نەبێت کاکە بە ئەمەت لابێت بەکاری بێنە باش نییە ئەمە دەستت بەباشی تاقیم دەکات پاکی دەکاتەوە بۆ ئەوەی کەمترین مەترسی لەسەر خۆت دروستکەی بۆ ئەوەی خۆت بپارێزی زۆر سپاس بەخێر بێن بەخێر بێن بەخێر بێن زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێن لە کاتی تەوافیشدا لە دەوروبەری کەعبەشدا لە نێو ماڵی خودداشدا کە کورد دەبینی دڵت پێی خۆشە اینجا کوردەکان کە یەکتر دەناسنەوە سەلام لە یەکدی دەکەن گفتوگۆیەکی جوان دەکەن لەوێ بە زمانی شیرینی کوردی حاڵتان عەلەیکوم سەلام زۆر سپاس خێر حاڵتان زۆر سپاس زۆر سپاس خۆشحاڵ الحمدلله حاڵتان زۆر سپاس دەکەم سەلامەت بی سپاس ئەمانە کوردی خۆمانن خۆشحاڵ زۆر زۆر سپاس دەکەم دەستت خۆش بێت خۆشحاڵ بووم زۆر سپاس دەکەم دەست خۆش بێت سەر سپاس سەرچاو خوار لەگەڵ کوردی خۆمان لێرەش کە کەسێک دەبیستی کەسێک بە کوردی قسە دەکات دەخۆتەوە دڵ پێی خۆشە بە زمانی شیرینی کوردی بێگومان لەوێ 50 کارمەند 4 سیستمی دەنگی بەڕێوە دەبن کە 6,000 سپیکەریان دابەش کردووە بەنێو ماڵی خوددادا وتاری هەینی بە 65 زمان وەردەگێردرێ بەڵام کوردی تێدا نییە گلەیی بێت ئەمە پێویستە وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر کات مامحاجێکی کورد گوێ لەوتاری هەینی دەگرێت لەوێ بەڵام هیچی لێ تێناگات الذي خلق السماوات والأرض وجعل الظلمات والنور پێشەوەی بچینە سەفا مەڕوە شتێکتان بیر دەخەمەوە لە هەر شوێنێکی کەعبەی پیرۆز لە هەر شوێنێکی حەڕەمی پیرۆز ئەوە بزانە کە پێویستت بوو بچیتە تەوالێت 13,000 تەوالێت لەو دەوروبەرت هەیە لەبەرەوە خۆت و تەندروستی خۆت ئازار مەدە خێرا بڕۆ
تۆزێک لەنا ئەو بەرگە سپیانە دەرتان دەهێنم دەچینە شاخی نور لەوێ ئەشکەوتی حەڕا هەیە یەکێک لە بەناوبانگترین ئەشکەوتەکان لە مێژووی ئاینی ئیسلامدا. هاتوومەتە شاخی نور ئێرە شاخی نورە. هەر چۆنێک بێت گەشتینە سەرەوە. لێرە خەڵکێکی زۆر لە نزیکی ئەشکەوتەکە لەسەر شاخەکە خەریکی نوێشکردنن، خەریکی نزا و پاڕانەوەن، خەریکی جێبەجێکردنی هەندێک ئەرکی دیکەی ئاینین. بێگومان ئەوانەشی کە تەمەنیان گەنجترە توانایان هەیە بە خانمان و پیاوانیشەوە هەوڵ دەدەن بچنە نێو ئەشکەوتەکە. دوای زیاتر لە 45 خولەک سەرکەوتن بەسەر چیای نور گەشتینە ئەشکەوتەکە. تەواو با بچینەوە سەفا و مەڕوە. ئێستا دەچینە سەفا و مەڕوە. سەفا ئێرە سەفا و مەڕوەیە لە پشتی من گردی سەفایە. دەزانن زۆرینەی هەرە زۆری پەرستشەکانی حەج ڕەمزین سیمبۆلین بۆ چین بۆ ئەوەن کە شتت بیرخەنەوە بۆ ئەوەن کە هەندێک قوربانیدانی پێغەمبەر ئیبراهیم هاجرە خاتون و ئیسماعیل حەزرەتی ئیسماعیل بیرخەنەوە. لەبەرەوە لە سەفا و مەڕوە بە تەواوی دەچیتە نێو ئەو کەشە ڕۆحانیەی ئەو دۆخە دەرونیە و ئەو ئاسوودەیە دەرونیەی کە پێویستە وەکو تاکێک هەت بێت. ئەمە گردی سەفایە وەکو خۆی هێڕاوەتەوە پارێزگاری لێکراوە. ئەمە ئەو گردەیە کە بەشێکی گرنگە ڕوکنێکی گرنگە لە ڕوکنەکانی ئەنجامدانی حەج و عومرە. اینجا لەبیرتان بێت کە کۆمەڵێک خاڵی تەندروستی گرنگ هەن کۆمەڵێک بابەتی تەندروستی گرنگ هەن لە سەفا و مەڕوە. ئێستا بۆتانی باس دەکەم لەگەڵم بن. ئێرە سەفایە ئێستا بەرە و مەڕوە دەڕۆین. ئەمانە ببینن ئەمە سەوزە کە سەوز بوو لێرە شوێنی ڕاکردنە لەبەرەوە شوێنی هەروەڵە. ئاوها بە هەروەڵ دەڕۆی تا سەوزەکە تەواو دەبێت. ئەم جوڵەیە ئەم هەروەڵەیە دیسان شتێکی ڕەمزیە تەواو دیسان شتێکی ڕەمزیە دیسان پێت دەڵێ وەکو تاکی موسڵمان دەبێت وەرزش بکەی دەبێت جوڵە بکەی دەبێت وەرزش بەشێکی گرنگ بێ لە ژیانت دەبێت وەرزش بەشێکی گرنگ بێ لە ژیانت. ئەمە ئەوەت فێر دەکات ئەوەت پێ دەڵێ.
خۆی لە بنەڕەتدا بیری زەمزەم لە نزیکی کعبەی پیرۆزە بەڵام بۆ ئاسانکاری ئاوەکە ڕاکێشراوە بۆ 4 کیلۆمەتر دووری کعبەی پیرۆز لەوێ کارگەیەکی گەورەی بۆ دانراوە لە کارگەکەدا تەنیا ئەمبار توانای خەزن توانای هەڵگرتنی کارگەکە ئەو بەشەی کە ئاوی زەمزەم هەڵدەگرێت 1,700,000 گاڵۆنی دەلیتری واتە 17 ملیۆن لیتر ئاوی زەمزەم هەڵدەگرێت. لێرە ئاوی زەمزەم هەیە باشە ئاوێکی زەمزەم دەخۆینەوە بۆ چونکە تۆ لە سەفا مەڕوە لە چون و هاتنەکە ماندوو دەبی ڕەنگە ئارەقە بکەیتەوە لەبەرەوە پێویستت بەوە دەبێت کە ئاوێک بخۆیتەوە. ئاوی زەمزەم ئاگات لەوە بێت ئاوی زەمزەم بە تێگەشتنی تاکی موسڵمان ئاوێکی پیرۆزە بەڵام لە ڕوە تەندروستیەکە بە هیچ شێوەیەک جێگەی دەرمان ناگرێتەوە چارەسەری هیچ نەخۆشیێکیش ناکات هیچ بنەمایەکی زانستی پاڵپشتی ئەوە ناکات کە ئاوی زەمزەم بۆ چارەسەری نەخۆشی بەکاربێت. ئاوێکی پیرۆزە هێندەی دەتوانی بیخۆرەوە سوودیشی لێ وەردەگری بەڵام دەرمانەکانت دەبێت بەردەوام بن بەڵام چارەسەری نەخۆشی دەبێت بەردەوام بێت لەبیت بێت. ئەوەتان لەبیر بێت ئەم بەرنامەیە تەندروستیە پزیشکیە من بۆ گەیاندنی پەیامەکانم پشت بە سەرچاوە زانستیە باوەڕ پێکراوەکانی جیهانی ئێستا دەبەستم لەبەرەوە بە هیچ شێوەیەک ئاوی زەمزەم جێگەی دەرمان ناگرێتەوە هەڵەی وانەکەیت چەندەی دەتوانی بیخۆرەوە زۆر باشە بەڵام شوێنگرەوەی دەرمان نییە ئەگەر نەخۆشیێکە درێژخایەن تەیە لەسەر دەرمانەکان بەردەوام بە بۆ ئەوەی ئاوی زەمزەمت دەستکەوێ 25,000 ترمزی ئاو لە نێو حرەمی پیرۆز دانراون ڕۆژانە بۆ ڕاگرتنی پاک و خاوێنیان ڕۆژانە بە شێوەیەکی هەڕەمەکەی لەو 25,000 100 سامپڵ وەردەگیرێت 100 نمونە وەردەگیرێت لە تاقیگەی پێشکەوتوو پشکنین و شیکاری بۆ دەکرێت بزانن سەلامەتەیانە. ئێرە ئیدی سەفا کۆتایی پێدێت لەم بەرزبوونەوەیە بەرەو مەڕوە دەڕۆین دوای ئەوە شتێکی زۆر گرنگ هەیە زۆر گرنگە ئێستا پێتانی دەڵێن دوای ئەوەی کە سەفا و مەڕوە تەواو کرد لێرە شتێکەیە گرنگە ئەوش ئەوەیە کە دەیتە دەرەوە کۆمەڵێک خەڵکی لێیە ئەو خەڵکانە مقەسیان لایە مقەسەکە دەدەنێ چونکە بە پێی سونەتەکە دەبێت قژت ببڕی
نەکەی ئەو هەڵەیە بکەیت یەکسەر بچیتە بەردەمیان و بڵێ ها ئەوە قژم بۆ ببڕە ئەوم قەستە قژی هەزار کەسی بڕیوە چوزانی مووی ئەو کەسانە چی پێوەیە چوزانی ئەو قەسە نەخۆشی بۆ تۆ ناگوازێتەوە یەک قەسە و خۆت بیکرە بالای خۆت هەبێت هی خۆت بۆ خۆت بەکاربێنە لە هەموو شوێنێکی ئێرە بەرماڵت لابێت ئەمەم لێ وەرگرە ئەم کاشیە پیرۆز نییە شوێنەکە پیرۆزە کاشیەکە پیرۆز نییە ئەمە ڕۆژی 7,000 کەسی بەسەردا تێدەپەڕێت ڕۆژی 7,000 کەس لەبەرەوە دەبێت لە هەموو شوێنێک بەرماڵت لابێت بۆ پاراستنی خۆت لە نەخۆشیە گوازراوەکانی پێست بە تایبەتی لە هیچ شوێنێک بەبێ بەرماڵ نوێژ مەکە ئەو بەرماڵ وڵات ئەم کڵاوە گرنگە ئاوها دەیخەیتە سەر سەرت بۆ ئەوەی لە تشی خۆر بتپارێزێ خۆر بردوو دەبی لێرە بە تایبەتی بۆ کەسانی کە لە شوێنە فێنک و ساردەکان دەژین اینجا ئەگەر نا ئەمە باشتریشە ئەمە چەترێکی سپیە دەپارێزێ لە تیشکی خۆر لێرە ئەوانەی کە گرنگن لات بن چین ئەمە سیواکە لێرە بێگومان خەڵک زۆر سیواکە دەداتێ سیواک دەتوانی بەکاربێنی سوودیشی لێوەردەگری بەڵام بە هیچ شێوەیەک جێگرەوەی فڵچە و ماجون نییە دەبێ بەردەوام فڵچە و ماجونت هەبێت بەکاری بێنی وەکو خۆی لەگەڵشیدا سیواکیش بەکاربێنە مقەست بالا بێ لە کاتی کۆتایی هاتنی بە تایبەتی عەمرەدا کاتێک کە قژت دەبڕی بام قەسی خۆت هەبێ بام قەسی خەڵک قژت مەبڕە تاقیمت بالا بێ دەست لە هەر شتێک دەدەی دەست تاقیمکە اینجا دژەخۆر گرنگە تۆ هاتووی بۆ پەرستش لەگەڵتان تۆ لە حەج و عەمرەی لەگەڵتان بەڵام پێستیشت دەتوانی پارێزی بیپارێزە اینجا نینۆک بڕت با هەبێت بۆ کاتی پێویست ئەمانە تەواو ئەم کەرەستانت زۆر گرنگە لابن اینجا ماسکت با هەبێت ماسکت با پێ بێت چکە ئەو کەسانی کە نەخۆشە درێژخانەکانیان هەیە بە تایبەتی نەخۆشەکانی کۆندامی هەناسە ئەوانەی کە تەمەنیان زۆرە دەبێت ماسکیان لابێت دوایی خوانەکە تووشی حاڵەتێکی زۆر سادەی هەڵامەتێک بن لەبەرەوەی سیستمی بەرگری جستیان لاوااسترە تووشی کێشەی گەورە دەبن وەرنەوە نێو حرەمی پیرۆز نەخۆشەکەیە ئەمبولانسێکی تایبەت بەو ناوچەیە خێرا فریای دەکەوێت لەبیرتان بێت کە ئەگەر هەر حاڵەتێکی پزیشکی ڕوویدا بۆ دایە حاجی و مامە حاجە کوردەکانمان خێرا ئەوان ئاگادار بکەنەوە و فریاتان دەکەون حاڵەتێکی پزیشکی هەیە مام حاجیەک تەمەنی گەورەیە توش حاڵەتێکی پزیشکی بووە یەکسەر لێرە ئەمبولانسێکی تایبەتی ناو حەرەم هەیە دێن هەڵی دەگرن و دەیگوازنەوە پزیشک و کارمەندی تەندروستین دایە حاجی و مام حاجی هەموو کەسانی کە دێنە ئێرە لەبیرتان بێت کە لێرە خزمەتگوزاری پزیشکی خێرا بەردەستە کە حاڵەتێکی وابوو زوو داوای کرد. بەپێی داتا نافەرمیەکان بەلایەنی کەمەوە 95 کورد موسڵمانە و ئەو موسڵمانانە ئەم شوێنە بە شوێنێکی پیرۆز دەبین و دەناسن و ئەو کەسانەشی کە توانیان هەیە دەڕۆنە ئەوێ لەبەرەوە بۆ گەیاندنی پەیامە تەندروستیەکە بەو تاکە موسڵمانەی کە دەڕواتە ئەوێ ئەو بەرنامەیە ڕێکخرا و ئەنجام درا و پێشکەش کرا. هیوادارم پەیامەکانمان گەشت بێت. تەندروست بێت.